ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفام بەرنامەکانی ئەمڕۆ 28 ئۆکتۆبری 2021تان پێشکەش دەکەم. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە دوو تەوەری جیاواز خۆیان دەبینەوە. سەرەتا تاوتوێی دۆخی پەرلەمانی کوردستان دەکەین و ئەو ململانێ و گرژەیەکە لە نێولایەنەکان لە کوردستاندا هەیە و بزانین لە هۆکار و ئامانجەکانی بکۆڵینەوە. لە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆژماندا قسە و باس دەکەین سەبارەت بەو ناڕەزایەتیە فراوانەی کە لە بەرامبەر هەڵبژاردنەکانی عێراقدا هەبوو. ئەو نانەخێرە دوا ڕۆژی ئەم بزوتنەوەیە چی بەسەردادێت لە کۆمەلگای کوردستان و عێراقدا. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان و ئێوەش دەتوانن لە ڕێگەی فەیسبوک و یوتیوبەوە بە سەرنج و پرسیار و تێبینیەکانتان بەشداری بکەن و من پێشکەشی ئەو پرسیار و سەرنجانێکە لە ئێوەیەت لە میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان بن. مەڵازیزان لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە و گرژی و ململانەی لایەنە سیاسیەکان لە ناو پەرلەمانی کوردستاندا تاوتوێ دەکەین و خەسرە و سایە میوانداری ئەمە قوڵ کردووە. ئێوارت باش خەسرە و سایە و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوماندا بەشدار بیت لەگەڵماندا. سەبارەت بەم ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستاندا ڕوویداوە لە 2-3 ڕۆژی ڕابردوودا، دیارمە بەستم تەنها ئەو وشە نەشیاوە نییە کە بەکار هاتووە و ئێستا تەواوی میدیا ڕاگەانەکانی چنیوەتەوە توانین دواتر لەسەرەوەش قسە بکەین. بەڵام ئەو پێکدادانەی کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لایەنەکانی دەسەڵات لە بەرامبەر یەکدا ئەو قسەتونانەی کە بەرامبەر یەک دەیڵێن، دواتر یەکێکە و قسانە ئەتوانی تاوتێ بکەین. بەڵام ئەمێ بزانم کە پەرلەمان چەندێک دەرفەت ئەکاتەوە بۆ ئەوەی کە ئەم ململانی لایەنە سیاسیانە بە ئەنجامێک بگات لە کۆمەڵگەی کوردستاندا. بە بڕای من مەسەلەکە بە ئەنجام گەیاندنی ئەو ململایەنیان نییە، بەڵکو حەقیقەتەکەوەیە کە ئەو هەراهوریا و پێک هەڵبژانی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان ڕنگدانەوەی قەڵەشتێکە لە ناو ڕیزەکانی چینی دەسەڵاتدارە. ئەمە دلیلە بۆ لە ئارادەبوون و درێژە کێشانی قەیرانێکی حکوومەتی کە دەسەڵات بەر لە هەڵبژاردنەکان بەرەو ڕووی بووە. ئێمە دەزانین کە حکوومەت و سەرۆکی وەزیران کاربەدەسان ناوە بە ناوە باس لە بێتوانایی و بنبەست و لە دەستدانی قابلیەتێکەکەن کە ئەم حکوومەتە لە بەرامبەر کێشە اقتصادی و سیاسیەکان، لە بەرامبەر ژیان و معیشەتی خەڵک، لە بەرامبەر مەسایلی ئەمنیەت، لەو ڕووداوانی کە لە مەسلەی تاوان و هاتوچۆ و هەموو ئەو شتانەی کە ڕۆژانە هەواڵەکانی دێتە سەر شاشەکانی تەلەڤیزۆن بێتوانە و بنبەستە. ئەمە ئەم مەسلەیە واکە کە لە هەر گۆشە و کەنارێکە بە شێوەی جیاجا خۆی دەرخا. پەرلەمانیش یەکێکە لەو مەیدانانی کە ڕنگ و بۆ و لایەنەکانی ئەم قەیرانە حکوومەتە لە خۆیان عەکسەکاتەوە. چینی دەسەڵاتدار، حیزبەکانی چ یەکێتی و پارتی و گۆڕان، چ ئەوانەی کە بە بەرگی ئۆپۆزیسیۆنەوە دەدوێن، بێتوانن لەوەی کە ئیدارەی کاروباری کۆمەلگا لە سەردەمێکی ئارام و نۆرماڵا بەرنە پێشەوە. من پێم وایە کێشە و ململانەی ئەمان لە بنەڕەتەوە ڕنگدانەوەی ئەم قەیرانە و ئەم بێتواناییە کە ئەم دەسەڵات و حکوومەتە لە مێژە ڕووی بۆتەوانێ. ئەمانە شەڕەکەن، کێشەکەن لەسەرەوەی کە کامیان بیانوێ زیاتر اعتراض و ناڕەزایەتی خەڵک سەرکوتکە و بێدەنگی کا و بینێتە ماڵەوە، لایەک بە سەرکوت، لایەک بە زمان بڕین، لایەک بە لێبڕینی موچە، لایەک بە هەڕەشەکردن، لایەکیش بە هاندانی خەڵک و فریودانی خەڵک بۆ ئەوەی کە ئەم سیستەمە چاکەکەین و ئەم دەسەڵاتە چاکەکەین ئەگەرەوە لەگەڵمان بن. بە بڕای من ئەم تەناقوزات و کێشمە کێشە دەقیقەن ڕنگدانەوەی ئەم قەیرانە حکوومەتی و ئەم بێقابلیەتی و بێتواناییە کە سیستەمی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە تێکەوتووە. ئێمە نابێ ئەومان لەبیر بچێ 30 ساڵ ئەم دەسەڵاتە لەسەر کارە و ئەمە عمری خۆی کردووە، ئیتر بێتوانایە لە بەرامبەر کۆمەلگایەکی چینایەتی، کۆمەلگایە کە خواستی تایە، کۆمەلگایە کە
ئینسانەکانی داوای ژیانیکی باشتر و خۆشگوزرانەکەن، داوای ئازادیەکەن، داوایەکەن کە حرمەت و شەهامەتی ئینسانیان پارێزراو بێ. بەڵام ئەوە دەسەڵاتەکە ناتوانێت نیزامێکی وا بەرقەرارکە کە خەڵک لە سایەیە ژیانکە. بۆیە دەنگینا لە هەموو شوێنێ بەرزە بێتەوە. خواستەکان لەسەر مەسایلی ئاو، کارەبا، دامەزراندن، بژێوی، موچە، هەموو ئەمانە هەر ڕۆژە لە هەر گۆشێکی شار و شارچکانی کوردستانە ڕووی لە دەسەڵاتە. بوونی ئەم ناکۆکی و ئەم ململایەنانە نیشانەی ئەم قەیرانە حکوومەتیە کە لە مەسلەی لە نێو پەرلەمانشا عەکسە بێتەوە. پێم وایە ئەمە هەراهوریایە دەقیقاً دەرکەوتەیەکە لەم قەیران و بێتوانایی کە حکوومەتی هەرێم تێچەقیوە. بەڵام ئەگەر تەماشا بکەین بۆ نمونە نەوەی نوێ زۆر پێداگیری لەوە دەکات کە فراکسیۆنەکەیان لە پەرلەمان باسی ئەو بابەتانە بکەن لە پەرلەماندا کە ئێستا بە کێشەی خەڵکی ناو دەبن. بۆ نمونە بابەتی وانە بێژان کە واقعیە، بابەتێکی واقعیە و زۆر پێداگیری لەسەرەوە ئەکەن کە پەرلەمان تاوتوی ئەم باسە بکات. بەڵام هەموو جار لەلایەن سەرۆکاتی پەرلەمان وە لایەنەکانی دەسەڵاتدارانەوە ناچن بە پیر ئەم خوازانەوە. ئەوانیش دەوەی کە جیا لە پێداگیریەکە دەنگە دەنگ و تەپڵێدان و هەتاوەکو دوایی ڕێەکان دەگرنەبەر بۆ ئەوەی کە جەخت بکەنەوە لەسەرەوەی کە ئەو باسانە لە پەرلەماندا تاوتوێ بکات. ئەمە بۆچی هەوڵێکی دڵخوازانە و دڵسۆزانە نییە کە لە پەرلەماندا ئەم کێشە واقعیانەی کە ئەمڕۆ لە کۆمەلگەی کوردستاندا بوونی هەیە لە پەرلەماندا تاوتوێ بکرێن و بە چارەسەر بگەن؟ پەرلەمان ناتوانێت ئەو کێشانە چارەسەرکە هەتا ئەگەر بەدەست شاسوار عەبدولواحیدیشەوە بێ، چونکە نەوەی نوێ هەتا ئەگەر لە دەسەڵاتی شابێ ئالتەرناتیڤی چییە بۆ اقتصادی کوردستان؟ ئایا ئەویش لە بازنەی بازاری ئازاد دەرەچێ؟ ئایا شاسوار عەبدولواحید کۆمپانیەکانی تەسلیم خەڵکەکە ئەو خزمەت گوزارێنی کە ئێستا بە پارایی فرۆشیە ئەیکا بە خۆڕایی؟ بە بڕای من نا. نەوەی نوێش کۆرپەی باوەشی ئەو سیستەمەیە. شاسوار عەبدولواحید بڕیاری نایەوە شۆڕشێ بەرامبەر مەم دەسەڵاتە بکە، بڕیاری نایەوە نەوت و غاز و خوێندن و ئەمانە بە خۆڕاییکە. ئەوەیە لە ژێر ناوی خەڵک و سواری سۆز و ئێترازی خەڵکی داخوازکار، خەڵکی ئازادی خواز، خەڵکێکە داوای هەیە سواری ئەم ئێترازە بێ بۆی کە بتوانێت پێگەوپایی خۆی لە بەرامبەر ئەوانی ترا لەم قەیرانە حکوومەتیە قایم کە. ئەجینا شاسوار عەبدولواحید و حیزبەکەی هیچ ئالتەرناتیڤیشی نییە بۆ داهاتووی کوردستان بۆی کە بتوانێت ژیانێکی خۆشگوزەران دابینکە. بە پێچەوانەوە ئێمە دەزانین نەوەی نوێ لەسەر پێگەی کۆمپانیەکانی بازرگانی و بە ئۆبەرهێنان دامەزراوە. ئەمە لە بنەڕەتەوە هیچ جیاوازێکی لەگەڵ ئەو حیزبانیان نییە، بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئەوانیش بازاڕە چرخێنن، کۆمپانیەکانیان ئەخەنەگەڕ بازرگانیەکەن و بەرهێنانەکەن. لەمە هەموو ئەحزابەکان شەریکن، ئەوان دامەزێنەر و خوڵقێنەری ئەم سیستەمەن. بۆیە بە بڕای من ئەوەی کە ئەگەر جار بەجار لە ژێر ناوی خێر و سەدەقەیە تەنکەر ئاوەدا یا باس دەواکە کە بۆ ماوەیەک بەنزین هەرزانکە ناتوانێت جوابی ئەم مەسەلەیە باتەوە. شاسوار عەبدولواحید وتێتی کە من اقتصادی بازار بەڕێخەم هەروەکو یەکێتی و پارتی، بەڵام گوایە ئەو تۆزێ عادلانە و تۆزێ شەرافەتمەندتر کۆمپانیەکەی بچەرخێنێن. بەڵام وەکو دەڵێن هەرچی لە مشک بێ جاڵدڕە. ئەوەشی کە سەرمایە چرخێنێ لەسەر ئەساسی قازانج و کۆکردنەوەی قازانج لەسەر داسەپاندنی هەژاری و بێکاری و نەداری لەسەر ڕاگررتنی پایەکانی جیاوازی چینایەتی لە نێوان کۆمەلگایە، لە نێوان دەوڵەمەند و هەژارە، لە نێوان بێکار و لە سەرکارە، لەسەر ئەم ناکۆچیان ناتوانێت سەرمایە کۆکاتەوە. ئەوەی کە گوایە ئەو خەمخۆری مامۆسانی وانەبێژە درۆیکی گەورەیە، ئەو یاریەکە بە شعوری خەڵک، یاریەکە بە داخوازی خەڵک و ئێمە بینیمان پێشیش نەوشام سەفا و ڕوتی گۆڕان لە ژەرناوی چاکسازی هەرم کاری کرد، بەڵام ئەنجامەکەی هەرەوە بوو کە لە پشتەوە کلچی لە گەڵێکی و پارتی گرێدایەوە چۆن ناو دەسەڵات و ئێستا ئەو مەسئولیەتی ئەم بێکاری و بێدەرەتانی خەڵکە. بە بڕای من ئەمە ئەسڵی قازەکەی وە خەڵکی کرێکار و زەحمەت چێژ لە پێشیانەوە مامۆسایانی وانە بێژ نابێ بەم فریوە بخەڵەتێن، ئەوانە بێ ڕێگای سەربەخۆی خۆیان ببێ و ئەوزای کوردستان سیستەم و دەسەڵاتێکە هەمویان شەریکنتیایە، هەمویان گەمەیتیاکەن، هەمویان سیاسەتی تیاکەن، ڕێگای نەباتەوە سەر یەک ئەسڵکەویژەوەیە ئەم جیاکاریە چینایەتیە و پایەکانی اقتصادی بازار، دەوڵەمەندی و هەژاران
کۆمپانیاکان و چرخانی سەرمایە لە شوێنی خۆیان بەرقەرار بێ. شاسوور عەبدولواحید بڕیاری نایەوە نیزامی سەرمایەداری و کۆمپانیاکان هەڵۆشێنێتەوە. بۆیە ئەو قسەیە درۆیە، ئەو قسەیە تەنها بۆ مزادەیەکە بۆی کە بتوانێت خەڵک هەموو خەڵک کا بە گژێکی و پارتیا تا بتوانێت پێگەیەک بۆ خۆی قایمکە. ئەمە ئەو سیاسەتەیە کە وەکوتم بزوتنەوەی گۆڕان و ڕەوتی چاکسازی لە کوردستانە پەیڕەویان لێ کردووە. بەڵام ئەگەر لەسەر ئەوە ڕاوەستین کە ئەگەر پەرلەمان تاوتوی ئەم باسە بکات بۆنە بڕیارێک بدات بە خواسی مامۆستانی وانە بێش ئێوە لە قسەکانتان ناوتان کە پەرلەمان ئەم کاری پێ ناکرێت پێم خۆشە لەسەرەوە ڕووکردنەوەی زیاتر بدەن کە بۆچی پەرلەمان ناتوانێت لەم بارەیە بە بەرژەوەندی مامۆستایانی وانە بێژ ڕۆڵێکی هەبێت. ئەجەنجەوە باسیش کرا معلومە لە نێو پەرلەمانە کتلێ ئەکسەر پارتی و یەکێتی و گۆڕانە ئەوان خۆیان حکوومەتیان بەدەستەوەیە هیچ کەسێ ناچێت داری ژێر پێی خۆی ببڕێتەوە. یعنی ئەوان ڕێی پێ نادەن و جگە لە موماتەڵە و قسەهێنان و بردن زیاتر نییە. پاشان خودی پەرلەمان کارتۆنیە 1001 کێشە لەم کۆمەلگایە تا ئێستا کام کێشەی لە ڕێگای پەرلەمانەوە چارەسەر بووە. ئەوەی کە گیراوەکانی بادینان لە ژێر کۆمنتێکا 3 ساڵە درێ بە تەنگیانەیە، ئەوەی کە لە مامۆسا درێ لە ناوەڕاستی شەقامە بەرشەقە درێ، ئەوەی کە ئاو کارەبا ناگاتە ماڵان پەرلەمان کامێک لەمانێ چارەسەر کردووە. کێشەی بەنزین و گرانی، هەڵکشانی نرخی ئارد و نان، ئەمانە لە شوێنێکە پەرلەمان توانێتی ئەم کارە بکە. پەرلەمان تەنها شانۆیەکی پوچە کە ئەحزابەکانی دەسەڵات ئەیانەیە ڕوخساری هێزی میلیشیا و دەسەڵاتی سەرکوتگەرانی خۆیانی پێ داپۆشن و نیشان دەن کە ئەوان نوێنەری خەڵکن و ئەوە کایی دیموکراسی و نوێنەتی خەڵکە من بڕێەوە. لە کاتێکە ئەوە 30 ساڵە پەرلەمان لە کوردستانی عێراقا هەیە، چەندین جار انتخابات کرا و نوێنەری ئەحزابەکان هاتۆ حکوومەتی یەک حیزبی و دو حیزبی و حکوومەتی بنکەفراوانیش پێک هاتووە. پەرلەمان ئەگەر نەتوانێت وەزیرێ بێنێ لی پرسێتەوە و داوای لەسەر کاردەرکردنی بکە یا با بڵین شەریعەتی لێ بسەنێتەوە ئیتر چۆن نەتوانێت قەرار بە. لە لایشتیشۆ نابێ ئەومان لەبیر چیە خود یارم پەرلەمانە بوو بەردەوام کۆتوتە بەرشەقی یەکێتی و پارتی و هەڵوەشاوەتەوە سەرۆک پەرلەمانەکەی وە دەرنراوە، ئەندام پەرلەمانەکان گیراون حەسانیان لێ سەنراوەتەوە. بە بڕای من هەر بۆ معنایە کە پەرلەمان هیچ جۆرە توانایکی نییە بۆ جوابدانەوە بە کێشەکانی خەڵک. ئەو قەرار و مەدارانە تەعینەکە و بڕیایی لەسەرەکە جوابی نیازی بازار و سەرمایە و کۆمپانیا و جوابی نیازی مانەوەی ئەم دەسەڵاتە نەگریچەیە. تەنها بۆ جوانکردنی ڕوخساری دواکەوتوانە و دزێوی دەسەڵاتی میلیشایی یەکێتی و پارتی و بازاری کۆمپانیاکانیانە. بۆیە پێم وایە خەڵکی کوردستان زۆر باش لەم حەقیقەتە گەیشتووە. خودیەوەی کە خەڵک بەشی زۆرینەی مطلقی ناچێت بۆ دەنگدان و ناوێت لەو کایە بەشداریکان نیشانی ئەوەیە کە ئەم ئاعتراز و ناڕەزاتی و شاری خەڵک ئەم پەرلەمانەی جێهێشتووە و ئیتر پەرلەمان و شتێک نییە کە جێگای ئومێدی خەڵک بێتە ئەگەر فراکسیۆنەکەی شاسوار عەبدولواحید لێ هاو باسی مامۆسایانی وانەبێژی کرد و دەهۆڵی کوتا ئیتر ئەم کێشەیە چارەسەرە بێ. لە هەرێمی کوردستانە سیاست هەیە، اقتصاد هەیە کە چینێکی باڵا بۆ قازانجی سەرمایەداران و دۆڵەمەندان و خاوەن کۆمپانیاکان بەڕێوە برێ، ئەوان بڕیاریان ناوە لە بنەڕەتەوە کە دامەزراندن هەڵوەشێنەوە، ئەوان بڕیاریان داوە کە کۆمەلگا لەسەر ئەساسی هەژاری و بێکاری زۆر بەڕێوە بچێ، ڕاگررتنی لەشکری بێکاران بۆ معنایی کە هێزی کار لە خوارەوە ڕاگیرێ بۆ ئەوی ئاستی موچە و کرێتێتە خوارەوە. ئەجینایانی چی ئەم هەموو سەرۆت و سامانە هەیە، دەرچوویکی زانکۆ و مامۆسایەکە بەکالۆرێسی هەیە کە دیبلۆمی هەیە تا ئێستا بە 300,000 بە 250,000 وانە بڵێتەوە. پەرلەمان ئەگەر بەڕاستی ڕۆلی ببووایە ئەبووە سنووریی بۆ ئەمانە دابنێ. یعنی چی تا ئێستا هیچ یاسای کارێک لە کوردستانە نییە. یعنی چی تا ئێستا ئەم پەرلەمانە یاسای فرەژنی دەرەکا و نیوی کۆمەلگای خسیلەکە بە کۆنەپەرستی و بە سەرکوت و مافەکانیان زەوتەکە و ئینسانی بوونیان لێ سەنێتەوە. ئەگەر پەرلەمانێک بەڕاستی لە قازانجی خەڵک وایە خەڵک بە پەرۆشەوە چوو بەشداری تیا کرد و بە دەستگایەکی خۆی زانی. بەڵام ئەوەی کە خەڵک مانگرتنی گشتی لە بەرامبەرە ڕاگەیاند و نەچوو دەنگی نەدا و
ڕەتی کردەوە دلیلی ئەوەیە کە ئەم پەرلەمانە شوێنێک نییە کە بڕیارێک لە قازانجی خەڵک بدا ئەوەی کە شاسوار واحیدیش عەبدولواحیدیش دەیەوێ کاندیدەکانی بنێرێ و باسی وانە بێژی بکە شتێکی تر نییە جگەلەوەی کە خۆڵ بکاتە چاوی خەڵک و خەڵک لە چاوەڕوانیان ڕاگرێ بۆی بچنە شەڕی نێوانەوەی نوێ و یەکێتی و پارتیەوە بەڵام ناوەڕۆژی ئەم شەڕەت چییە؟ ناوەڕۆژی ئەم شەڕە لە بنەڕەتەوە هەرمانەوەی ئەم وەسعەیە پایەکانی ئەم دەسەڵاتەیە کە هێزی میلیشیا ئەقسادی بازار سەرخانێکی سەرکوتگەر ئایدۆلۆژیای دینی یاسا و قانون کە ڕیشا باتە سەر شریعەتی ئیسلام و بۆ چوونە نەتەوەچێتیەکان ئەمە ئەو شتێکە هەمویان تیا هاوبەشن ئەمە ئەو شتێکە هەر هەمویان دەڵێن ئەمە ئەم تەجروبەی پەرلەمان و حکوومەتی هەرێمە دەستکەوتی خەڵکی کوردستان و ئێمە بە گیان و خوێنەی پارێزین ئەمە ئەسلی مەسەلەکەی بۆیە ئەگەر شاسوار عەبدولواحیدیش یا فراکسیۆنەکەی دەهۆڵ کوتێ بۆ وانە بێژان جگە لە خۆڵکردنە چاوی ئەوان و ئەوەی کە خواست و ناڕزایەتی ئەم بەشەی کۆمەلگا بکاتە وەسیلەیەک بۆ سراعی خۆی لەگەڵی چێتی و پارتی تا پێگەی خۆی قایمکە شتێکی زیاتر نییە لەمە ئەمە ئەسلی کێشەکەی ئەگەرچی قسەی ئێوە زۆر ڕۆشنە سەبارەت بە پەرلەمان بەڵام پەرلەمانتاران خۆیان بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەی فراکسیۆنی پارتی زۆر نیگەرانی ئەوەن کە قسەی نەشیاو لە پەرلەمانەکرا و دەڵێن کە شکۆی پەرلەمان مشکاوە چی سەرنجێکتان لەسەر ئەم تێڕوانینە هەیە؟ بە بڕای من نەک شکۆی پەرلەمان شکۆی کولی ئەم سیستەمە شکاوە وەختی ئەمە بینیمان لەم ڕۆژانە لە منتیقەی گەرمیان و کەلار گەنجانێک پەرلەمان و حکوومەتیان قسە تابوتەوە و پێشتریش ئێمە بینیمان کە هەموو حیزبەکانی ئەم پەرلەمانە و دام و دەستگایان مەرجیان ڕاگەیان بەرمیلی نەوتیان دانا و ئەمانیان قسەناوە و قسەیانە بازارەوە هەڕاجیان کرد ئەمە نیشانەدا کە ئەمە نمایشی ئەو بەشە لە ئاعترازی ئیجتیماعیە کە هەموو ڕۆژێک تف و نەعلەت و نایەکی گەورە بەرەو ڕووی ئەم دەسەڵاتە بەرزەکاتەوە بۆیە بە بڕای من ئەوەی کە ئەندام پەرلەمان پێی وایە ئەگەر کەسێکیان جنێوەک و قسێکی ناشرین کردۆ شکۆی شکاوە ئەم پەرلەمان لە بنەڕەتەوە بێشکۆ بووە با ئەوەش بڵێم کە خودی ئەو جنێ و ئەو فەرهەنگە لە زمانی سیاسی کە لە پەرلەمانە ڕەواجی پێدراوە ئەکرێ هەر ئەوە نییە لە ناو پەرلەمانایە ئەمە بەشێک لە ئەدەبیات و بۆچوون و ڕوانگەی ناسیۆنالیزمی کورد و ئیسلامی سیاسیەکە ساڵانێکی زۆرە بەرامبەر بە مخالفانی خۆیان کردویانە ئەوەی کە لە قسەکانی پێشواوتم وەختێکە خەڵک شکۆی لە مامۆسای بۆ داخوازی چی بەرحەق دەدێتە بەر شەق و شکۆیە شتێنرێ وەختێ یاسای فرەژنی بەرامبەر بە ژنان دەرەکرێ بێحرمەتیەکی گەورە بە ژنانەکرێ وەختێکە ئازادی خوازە یا با بڵێن گەنجێک لاوێک لە کۆمنتێکە ڕای خۆی دەرەبڕێ و دەسەڵات ئەمە قبول ناکە و چەند ساڵ زیندانی بەسەراسە پێنرێ بە بڕای من ئەمە نیشانەی فەرهەنگێکی بازاڕیە نیشانەی زمانێکە کە لە ناسنامەی بجووتنەوەی کوردایەتیا هەیە نابێ ئەومان لەبیر چێ ساڵانێ بەر لە وجودی پەرلەمان و شکۆکەی بەر لە حکوومەت و شکۆکەی بەر لە سەرۆکایەتی هەرێم و دام و دەستگاکانی ئەوانەی کاتێکە لە شاخ بوون وەختێکە کەوتنە سراعەتی سیاسی و چ زمانێکیان بەرامبەر بە یەکتری بەکارهێنا لە تڕۆکردن و هێرشکردن بۆ سەر خێزانی یەکتر تاوەی کە یەکتری بشێنن ئەمە ئەو بازاڕەیەکە پێڵەن ئەدەبیات و زمانی ناسیۆنالیزمی کورد بە ئاشکرا لە تەلەڤیزۆنەکانیانەوە لە ڕادیۆکانیانەوە لە ڕۆژنامەکانیانەوە یەکتریان ئەشکان ئێستا هەرە و زمانەیە و ئەوش خەنجەرێکە ئێستا بەرامبەر بە یەکتری و بەرامبەر بە خەڵکیش بەکارهێنن من پێم وایە ئەمە ڕیشەیەکی تەبەقاتی و چینایەتی هەیە کە بورژوازی کورد بە عینوانی ئەوەی کە حاکمە لە کوردستانە هەم قاوانینەکەی هەم سیاسەتەکەی دواکەوتی و سەرکوتگەرانەیە بۆ هاوکات دواکەوتوانە و فەرهەنگێکی تەواو لە دواوەیە ئەمە بە معنایەوەی کە بۆ زمانە ئەوێ خەڵک بشوێنێ کۆمەلگا بشوێنێ تا بتوانێ لە شخصیەتیان با لە حرمەتیان بە بۆ ئەوی بتوان پایەکانی دەسەڵاتی خۆیان و ئەو بازارە ڕاگرێکە قازانجی لەسەر کۆکاتەوە تەنانەت ئەوەی کە تۆ نەقد ئەگەر لە دەسەڵاتکەی
پێی وایە ئەوە جنێوە لە کاتێکا تۆ دەتەوێت ڕێگا بکەیتەوە دەتەوێت ئاوات و ئامانجێکی جیاواز لەوەی کە هەیە بخەیتە ڕوو ڕێگای پیشانی کۆمەلگا بیکە ژیانێکی ئاسوودە و ئینسانی تر بێ بۆیە من پێم وایە ئەوەی کە شکۆی پەرلەمان شکاوە ئەوە خۆیانە نەیشێنن و خۆیانن ئەو فەرهەنگە هێن نەکایەوە ببورن و ئەوە خۆیانن ئەمەیان کردووە بە حربەیەک بۆی کە هەر کەسێ مخالیفیان بوو لە بەرامبەر یا هەڵی بڕن و شکۆی بشێنن من پێم وایە بەڵام خەڵکی کوردستان بە فەرهەنگتر مۆدێرنتر ئینسانی ترە تۆ چاو لەوە بکە تۆڕەکانی کۆمەڵایەتی هاوکاری و دەستگیرۆی خەڵکی فەقیر و هەژار بەهاناوە چوونی نێو ریزەکانی خەڵک لە کاتی لێقەومانە سۆزداری بەرامبەر بە خەڵکی پەنابەر و ئاوارەی دانیشتوو لە شارەکانی کوردستانە قبولکردنی خەڵکی جۆرا و جۆر لە شارەکانی کوردستانە نیشانە ئەمە فەرهەنگێکی ئازادی خوازی و ئینسانی و مۆدێرنی خەڵکی کوردستانە کە خەڵک لە دەرەوەی دەسەڵات ئەی پارێزیە و عکسیە کاتەوە و ڕایەگەیەنێ بە معنایەگەمێ بڵم کە فەرهەنگی دەسەڵاتەکەی سیاسەتەکەی چینی باڵا لە شوێنێکە فەرهەنگ و ئومێت و ئاوات و هەڵسو و کەوتی خەڵکی کارگەر و زەحمەتکێشی لە شوێنێکی ترە ئەمە ئەو واقعیەتە چینایەتیە کە ئێمە ڕۆژانە دەیبینین و هەر ڕۆژە بە ئاشکرا و نهێنی لە هەموو کوچۆ قوشبنەکانی ژیانی شارەکانی کوردستانە خۆی دەرەخا و بە شێوی جۆراجۆر تعبیر لە خۆیەکە وەکو دیا پرسیار خەڵکی ئەگەر ئومێدێکیان بەم پەرلەمانە نەبێت و چاوەڕوانێکیان لێ نەبێت ئەو وەختە خەڵکی چ ڕێگەیەکی تری دەبەردەمدا هەیە من زۆر جاری تری ژوتومە خەڵکی کوردستان ئەوزایەک تێکەوتووە کە ئەم دەسەڵاتە بنبەستە ئەم دەسەڵاتە توانای ئیداری کۆمەلگای نییە و ئەمە بە هەموو شێوەیە خۆی دەرەخا لە بەڕێوەبردننی خزمەت گوزاریەکان لە مەسلەی بێکاری لە مەسلەی یاساکان لە مەسلەی دادگا و سەرکوتگەری لە هەموو ژیانی ڕۆژانەی خەڵک ئەم واقعەتی بەرچاو کەوتووە جوڵانەوەی ئیترازی کۆمەڵایەتی بە تایبەتی بە دوای هەڵبژاردنەکانە نیشانیە کە هێزێک ئامادەیە لە فرسەتێک گەڕێکە ڕاپەڕین و شۆڕشێ بکە نەک هەر دەسەڵاتی چێتی و پارتی کۆتاکە بەڵکو و سەرتاپای ئەم سیستەمە کە لەسەر جیاکاری چینایەتی لەسەر نەعەدالەتی کۆمەڵایەتی دامەزراوە سەرۆژێر کاتەوە دەسەڵاتێک بێنێتەکایەوە کە خەڵکی کارگەر و زەحمەتکێش ئازادی خوازان ژنان لاوان بێکاران دەرچوانی زانکۆ مامۆسای وانەبێژ ئیرادەی ئوموری کۆمەلگا بەدەستەوە بگرن و ئەوان خۆیان سەروەر بن کۆنتترۆلی بەرەمهێنان دابەشکردن داهاتی ئەم کۆمەلگایەتوانرێ ژیانێکی خۆشگوزران و ئاسوودە پێک بێنێ لە تاریخیشا نمونەی دەسەڵاتدارێتی کۆمۆنەکان شوراکان توانیوێتی نمونەیەکی پێشڕۆ بێ لە بەرامبەر جوابدانەوە بە نیازی خەڵک حکوومەتی شورایی لە نظر ئێمە وەڵامدانەوەی ئەم دۆخەیە و بەدیلێکە بۆ دەسەڵاتی ئێستا حکوومەتێکە اقتصاد و سیاست بۆ خەڵکە گەڕێنێتەوە ڕێگایەکە خەڵک لە بەردەمیاتیەوەیە کە لە ئێستاوە لە داخوازی بۆ دامەزراندن تا مەسلەی ئاو کارەبا تا مەسلەی ئازادیەکان تا مەسلەی ڕزگاری لە فەرهەنگی دواکەوتوانەی دەسەڵات تا ئەوەی کە ژیانێکی خۆشببختانەوەی کە خەڵک ناڕزایەتیەکانیان بێنێتە مەدانەوە ناڕزایەتیکی لە جوڵانەوەیکی سربەخۆی سیاسیە لە دەوری نابوو ئەم دەسەڵاتە نابوو ئەم حکوومەتە شەرعەتی نەماوە بە هیچ جۆرێک شایستەی ژیانکردن نییە لە سایدا و ئەم ئەتراز و ناڕزایەتیانە هەمووی کەناڵە بکرێتە نێو جۆگەیەکەوە کە تەوازن بە ئاراستەی ئەوەی کە خەڵک بتوانێت لە داهاتووە لە ڕاپەڕینێکە کێشەی خۆی لەگەڵم دەسەڵاتە یەکلا کاتەوە هەر ئێستاش دەبێت خەڵک خۆی ئیرادە بگرێ ڕیزەکانی یەکخا لە دەوری یەکۆبنەوە لە دەوری خواستی سادە لە گەڕەکەکان لە کارگەکان لە زانکۆکان دەستخەنە ناو دەستیەکەوە ئێعترازاتەکانیان پشتیوانیەکەن مەسەن هەر ئێستا مامۆسایانی وانە بێش بە تەنیا خۆیان ناتواندا ئەو داخوازیێ بەدی بێن ئەوان هەمە بێ دەست درێژکەن و دەستی هاوپشتی و پشتیوانی مامۆسایانی لەسەر کار کرێکاران زەحمەت کێشان لاوان دەرچوانی زانکۆ دکتۆرەکان هەموو بێکارانێکی زۆر کە شەپۆلەیە لە نێو بازاڕەکانی کوردستانە ئەمانە بێ دەستخەنە ناو دەستیەکەوە پشتیوانی یەکتری بکەن بە بڕای من ئەو هێزاتوانێ نەک هەر ئەو داخوازیانە بە دەستبێنێکە مامۆستا و قوتابی و کرێکار و ژنان و لاوان هەیەە دەرچوانی زانکۆ هەیەە دکتۆرەکان هەیەە بەڵکو ئەتوانێت هێزی وا بێنێتە مەدان کە دەسەڵات بەدەستەوە بگرێ سازدانی کۆبوونەوە گشتیەکان ئەڵبژاردننی نوێنەران
خستنە ڕووی لایحی داخوازیەکان ئەمانە ئەتوانێت کە سەرنجام ڕێگا بکاتەوە کە دەسەڵاتدارەتی جەماوەری وەک کۆرپەیەک لە باوەشی ئەم ئێترازانە لەدایک بێ و عاقبەت بتوانێت لە ڕاپەڕینێکە ئەم دەسەڵاتەیەک لاکاتەوە. من پێم وایە قەزەی ژیان و گوزەران و باشژێوی خەڵک لەوەیان نییە کە ئەم دەسەڵاتە چاکسازی بکرێ، لەوەیان نییە کە لە نێو پەرلەمانەوە بەدی بێ، بەڵکو لەوە ئەبێت کە خەڵک خەباتێ بکە کە ئەم دەسەڵاتە وەلا بنێ و ڕێگا بکاتەوە شۆڕشێ بەرپا بکە کە سەرتاپای ئەم نیزامە هەڵوەشێنێتەوە، مڵکدارەتی تایبەتی هەڵوەشێنێتەوە، اقتصادی بازار هەڵوەشێنێتەوە، اقتصادێ دامەزرێنێکە لەسەر ئەساسی هەرەوەزی کرێکاری و جەماوەری کە بتوانێت بەری ڕەنجی بەرهەمێنان بگەڕێنێتەوە بۆ کۆمەلگا و بیخاتە خزمەتی باشژێوی ژیانی خەڵکەوە. ئەمە ممکنە ئەگەر خەڵک بتوانە دەستخاتە دەستی یەکە و ڕەهبەران و هەڵسوڕاوانی ئەم جوڵانەوە ناڕەزایەتیە بەم ئاسەوە بێنە مەیدانەوە. ئەمە ئەو ڕێگایە کە من پێم وایە ئەم ڕۆژ نەبێ و سبەی نێژنەوێ و 10 ساڵی تریش بێ هەر ئەمە ڕێگا چارەی دەرکێشانی خەڵکی کوردستانە لەم جێژا و نەکبەتی و نەهامەتی و هەژاری و بێکاری کە ئێستا خەڵکی کرێکار و زەحمەتێش تایە ڕاگیراوە. خەسرە و سایە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا بەشدار بوون. سپاس بێ و ماندوژ نەبن. ئازیزان هوچانێک دەدەین و پاشان لە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە ئایندەی ئەو بزوتنەوە سیاسی کە لە هەڵبژاردنەکانی عێراقدا نایەکی گەورەیان بەو سیستەمەدا تاوتوێ دەکەین. وچانێک و دێنەوە لاتە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز، ئێستاش لە بەشی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆماندا ئیبراهیم حسەینمان لەگەڵدایە بۆ ئەوەی کە تاوتوێی ئایندەی ناڕزایەتی جەماوریەکانی کوردستان بکەین. ئێوارت باش ئیبراهیم حسەین، ئەگەر سەرەتا لەو پرسیارە دەست پێ بکەم کە لە ڕۆژی هەڵبژاردنەکانی عێراقدا لە دەی ئۆکتۆبەردا ئێوە بەشدار بوون لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا و ئاماژەتان بەوەدا کە ئەمەی کە ڕوویدا مەبەست لەو بایکۆتە فراوانە بوو کە مەتەنها بایکۆت نیامەنایەکی گەورەیە بە تەواوی ئەم سیستەمە. ئەگەر لەسەر مەیەک توزڕوونکردنەوەی زیاتر بدەن سوپاسگوزار دەبم لە سەرەتادا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ پێشەنگ تیڤی بۆ تۆش هاوڕێ بنار، سڵاوڕێزم بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی. ئەوەی کە ڕوویدا بەڕاستی ئەوە بوو کە کۆمەلگای عێراق بە شەریەتی کرێکار و زەحمەتکێش لە عێراق نەخێرێکی گەورەی ڕاگەیان بەرامبەر بە سەرجەم ئەو سیستەمە سیاسی و چینایەتیەی کە هەموو ڕۆژ لە بەرامبەری داخەریکە دیفاع کات و بەرگری لە خۆی دەکات و بە هەزار زمان بە هەر شێوەیەکی ممکن ڕەتی دەکاتەوە و خۆی بە شایستەی ژیانێکی شایستە و قابل بە ژیانێکی لەوە باشترە زانێت و ئەمە مەوتمان کە بەو هەلومەرجەی کە هاتوۆتە ئاراوە بەو ڕەتکردنەوە و نەخێرە گەورەی کە کۆمەلگای عێراق و کوردستان و بەشەریەت لە کۆمەلگای عێراق و کوردستان پێیگەیشتووە، ئەم نەخێرە گەورەیە تەنیا سەرەتایەکە بۆ تۆفانەکانی داهاتووی سیاسی و کۆمەڵایەتی لە عێراقە. ئەگەر باسی ئەوە بکەین کە ئەمە لە کۆمەلگادا بەچی شێوەیەک دەبینرێ ئەمنا گەورەی کە ئێوە بوتان کردلایەن جەماوەری ناڕازیەوە بە تەواوی ئەم سیستەمە دراوە، ئەتوانین کردانەوەکەی جارە لە ئێستادا چۆن ببینین؟ لە ئێستادا بێگومان ئەوە معلوم بوو کە سیناریۆی هەڵبژاردن و گاڵتەجاری هەڵبژاردن بەشێکە لە هەوڵی لایەنە جۆراوجۆرەکانی بۆرژواسی لە عێراقا بۆ ئەوەی کە هەرچۆنێک بووە بتوانن کە کات بکڕن بۆ تێپەڕاندنی قەیرانێکی کوشندە کە سیستەمی سەرمایەداری و هەیئەتی دەسەڵاتداری بۆرژواسی لە عێراق بە هەموو ئەتیاف و لایەن و هێزە جیاجیاکانیەوە لە قەومیەوە تا ئیسلامی
تێیکەوتووە. ئەم نایە هەر ئێستا کە ئێمە ئەیبینین بە شێوەی جۆرا و جۆر خەریکە دەردەکەوێ و ئەو بەشەریەتێک کرێکار و زەحمەت کێشە خەریکە بە ڕادەی جۆرا و جۆر ئەشکالی تر شێوازی تر لە ناڕەزایەتی لە خۆ دەرخستن لە گزارش لە خۆکردن لە ڕەتکردنەوەی ئەو هەلومەرجە لە خۆی پیشانەدا هەر ئێستا ئێمە لە کوردستانە مەوجێکی شەپۆلێکی گەورە لە ئاعترازات لەسەر ژیان لەسەر نان لەسەر کار لەسەر دامەزراندن لەسەر هەتا تەنان ڕەتکردنەوەی ئەو بەدبەختیە چینایەتی کە تیا ئەژی دەبینین نیشانەکان هەمووی پێمانەڵێ کە بەشەریەت لە کوردستان عێراق لە داوایدا لەسەر ژیانی لەسەر نانی لەسەر کاری لەسەر ئازادیەکەی بە دەرەجاتێکی زۆر خەریکە ئەو شێواز و چوارچێوانەی کە هێزە بۆژوازیەکان ئەیاندا کە لە ڕێگایەوە خەڵکیان خۆش باوەڕە کرد بەوەی کە ئیمکانی هەیە ئەم دەسەڵاتە تا ئەگەر تا حەدێکیش بووە مەسەلەن هەندێک چاکسازی بکات و ئەوانە تێئەپەڕێنێ خەڵکی کوردستان خەریکە خەڵکی کوردستان و بەگشتی خەڵکی عێراق خەریکە ئەو وەهمانە تێدەپەڕێنێەوە هەر ئەو کاتیش ئێمە لە کاتی هەڵبژاردنەکانە وتمان کە ئەمە داهاتوو ڕۆژانی داهاتوو هەلومەرجی سیاسی داهاتووی لە هەلومەرجی سیاسی داهاتووی عێراق و کوردستانە ئێمە شاهیدی ڕوبەڕووبوونەوەیەکی ڕوون و ڕاشکاوتری بەشەکانی ئەم بەشەریەتە کرێکار و زەحمەت کێشە ئەبین لەگەڵ ئەو دەسەڵات و سیستەمەی کە بە تەواوەتی پەچی کەوتووە لە وەڵامدانەوە بە نیازە هەرە سادەکانی ئەو جەماوەرە ملیۆنیە کرێکار و زەحمەت کێشەی هەر ئێستا کۆمەلگا دەچەرخێنێ و هەر ئێستا خەریکە بە هەموو شێوازێکی ممکن بەرگری لە ژیانی دەکا بەرگری لە نانی دەکا بەرگری لە کەرامەتی دەکات. پێشەوەی کە بچمە سەر ئایندەی ئەم بزوتنەوەیە دەمەوێت سەرنجی ئەوە بیستم سەبارەت بۆ بۆچوونەی کە پێی وایە نەچوونی خەڵکی بۆ هەڵبژاردن دەستی دەسەڵاتداران ئاوەڵا دەکات بۆ ئەو کاری کە پێیان خۆشە بیکەنەوەی کە دەستکاری لە ئەنجامەکاندا بکەن بەوەی کە بۆچوونێکی پازیتیڤ لەسەر خەڵکی بەدەست بهێنن ئەگەر خەڵکی ئامادە نەبێ بچێت دەنگ بداتەوە ئامادە نیە لە ئایندەدا ناڕەزاتیش بەرامبەر بە دەسەڵاتداران دەربڕێت. سەرنجی ئێوە بەگشتی لەسەر ئەم جۆرە تێڕوانینە پازیتیڤە لەسەر خەڵکی دەنگ نەدەر چی بوو؟ ئەوە بۆچوونێکی چاواشەیە و پوچە لە ڕاستیدا نەچوونی خەڵک ئەو نایەی کە خەڵک ڕایگەیاند ئەو نەخێرە گەورەی کە خەڵک ڕایگەیاند تەنیا ڕاستە لە ئاستێکی دیاریکراودا نایەک بوو بەرامبەر بە پرۆسەیەکی گاڵتەجاڕی کە ناوی لێنراوە هەڵبژاردن و بەناحەق ناوی لێنراوە هەڵبژاردن بەڵام لە ڕاستیدا نایەکی نایەک بەشێک لە نایەکی زۆر گەورەتر بوو کە هەر ئێستا لە کۆمەلگای کوردستان و عێراقا لە شارە لە گەڕەکە لە کارگەیە لە کوڕ و کۆمەڵە لە هەر شوێنێک کە دوو ئینسان بێکەوە کۆ ئەبنەوە دەبیسترێ لەبەر ئەوە بەعکسەوە ئەوەی کە نای خەڵکی ئەو ناگەورەیەی کە کرێکاران و زەحمەتکێشان و بەشە جۆراوجۆرەکانی کۆمەلگا ڕایان گەیان ئێمە وتمان هەر ئەو کاتیش وتمان ئەم نایە ئەم ڕەتکردنەوە گەورەیە نەک هەر خزمەت بە دەسەڵات ناکە بگرە ئەم هەیئەتی دەسەڵاتداری بۆ ئەم هەیئەتە دەسەڵاتدارە ئەم کەمایەتی بۆژوازیە لە نێوخۆیدا شەق و شڕتر دەکات قەیرانی دەسەڵات و بەڕێوە بردن و ئەوانەیان گەورەتر دەکاتەوە ئەوە پیشانەدات کە ئەو هێزانە هیچ جێگایەکیان دڵی ئەو بەشەریەتەدا نەماوەتەوە ئەوانەی کە ئەو جۆرە قسێ ئەکەن مەبەستیان ئەوە بوو کە خەڵک بترسێنن بۆ ئەوەی بیهێنە پای هەڵبژاردنێکی سیاسی کە ئێستا کە ئەمڕۆ ئەگەر خەڵکی کوردستان و عێراق بە فەرز ئەگەر بڕۆشنایەتە پای ئەو داوایەی کە ئەو هێزە بۆژوازیانە لە خەڵکیان نەکرد بێگومان ئێستا دەیانتوانی بە خەڵکی ناڕازی هەر ئێستا سەرشەقامەکانی کوردستان و عێراق بڵێن ئێوە دەنگتان بە ئێمە داوە ئێمەتان هەڵبژاردووە ئێمەتان سەرپەشت کردووە لەوەی کە لە جیاتی ئێوە بڕیار بدەین هەر بەڵایەک ئێمە دەمانێت بەسەری ئێوەی دێنن چونکەەوە ئیرادەی خۆتانە بەڵام ئێستا ئەو شەرعیەتیان نییە هیچ هێزێکیان هیچ بەشێکیان ئەو شەرعیەتی نییە ئەو ڕەوایەی نییە و ناتوانێت بیبێت
تا بڵێت من بە ناوی ئەو قساکەم هیچیان بە ناوی خەڵکەوە نەڕۆشتوین هیچیان لە ڕێی دەنجی خەڵکەوە نەڕۆشتون تەنانەت حتا ئەوانشی کە خەڵک بەڕادەیەکی دیاریکرا و دەنجی پێداون سەرباری هەر تەزویرێک کردویانە پیشانی ئەدا کە ئەم بەشەریەتە زەعیفترەکانیان لاوااسترەکانیان ناردووە بۆ ئەوەی کە ئەو کەمایەتیە زۆرتر بکەن بە گژی یەکتردا لە ڕاستیە ئەگەرنا پێم وانە هیچ کەسێک لەوە گومانی هەبێت کە هێزێکی کاراکتەرێکی سیاسی وەکو مەسەلەن شاسوار و بزوتنەوەی نوێ ئەوانە بتوانێت بای سەرەدەرزێک لەو واقعەتە بگۆڕێت ئەوەی کە مەسەلەن دوو تەنکەر ئاو ئەلێرێت تەنانەت ئەوەی کە کردیشیان مەسەلەن دوو تەنکەر ئاو و مەسەلەن بەنزین هەرزانکردن و ئەوانە بەشێک بوو لە هەوڵێکی ڕیسوا و ڕەزیل بۆ کرینی دەنجی خەڵک بۆ ئەوەی بەرحاڵ لە نێو چینەکەی خۆیانە لە نێو سیستەمە سیاسەکەی خۆیانە بە شێوەیەکی دیاریکرا و تەوزیفی بکەن چونکە هەمویان وەڵحاصل خەریکن دەست بەو هەلومەرجەوە ئەگرن بۆ ئەوەی ئیدارەی ئەو هەلومەرجە بکەن چەند وەختێکی تر چەند ڕۆژێکی تر چەند ساڵێکی تر وەخت بکڕن بۆ ئەوەی ئەو گەردەلوولە کۆمەڵایەتیە لە ڕەتکردنەوە و ناڕەزایەتی و نەخێرە گەورەیە هەر چۆنێک بێ سەلامەت تێیپەڕێنن بەڵام ئایا بەشەریەت ئەم جەهەنەمە ئەم بەدبەختیە چینایەتیە قبوڵ دەکات بە بڕوای من ئەوە ئەگەرێکی زەحمەتە بۆ ئەوەی ئەم کەمایەتیە بتوانێت ئایندێکی ئاوە ئاسوێکی ئاوا تاریکتر لەوەی تا ئێستا سەپاندوویەتی بەسەر کۆمەلگایە بسەپێنێ ئەوە بۆ خۆی پڕە لە ئەگەر و پڕە لە مەترسی گەورە چونکە ئەوان بورژواسی لە عێراق بورژواسی لە عێراق لە سەراسەری کوردستان هیچ ڕێگایەک هیچ وەڵامێکی ئابووری پێنیە جگە لە هەوڵدان بۆ خستنە سەرپەی ئابوووریەکی پشتبەست و بەهێزی کارێکی تەنانەت لەوەی تا ئێستاش هەرزانتر بۆ ئەوەی دەستی کۆمپانیەکان ئاواڵە بکە بۆ ئەوەی بازاڕی کار و کەسابەت ببوژێنێتەوە کە ئەوەش بۆ خۆی پێویستی بەوە هەیە کە ئەو کەمایەتی سەرمایەدارە بتوانێت ئەو بەشەریەتە کرێکار و زەحمەتکێشە چەندین ملیۆنیە سەرکوتکە بێدەنجی کا و تووشی شکستی بکات ئەمە دەتوانێت ڕووبدا یان ناتوانێت ڕووبدا ئەم ئەگەرانە هەمووی کراوان بەڵام هەموو ئەگەرەکان هەموو نیشانەکان وا پیشانەدەن کە بەشەریەت چینی کرێکار جەماوەری مەحروم خەریکە ئەو قاڵبانە تێک دەشکێنێت کە بزوتنەوە بۆ ژوازیەکان ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم ئایدۆلۆژیای دینی حتا تەنانەت سەرکوتیش مەسەلەن توانی بووی بە حدێک باڵانسێک بۆ ئەوە ڕابگرێت تەنانەت من پێم وا بوو ئاماژەکانش وایان نیشانەدا کە تەنانەت بۆژوازی لە کابوسی حتا لە کابوسی ئینتیخابات دەترسا چونکە دەیانزانی ئەم بەشەریتە بەم واقعەتە تاڵە چیناتی کە تێدا دەژی ئەمە ڕەتەکاتەوە و فعلەن ئەمەی ڕوودا ئەوە بوو ڕەتی کردەوە ئەم بەدبەختیە چینایەتی با تەواوی مەعنا ڕەت کردەوە ئەیکە ئەمە ڕەتکردەوە ئەکرێت چی ئومێدێک لەسەر ئەم بزوتنەوە جەماوەری فراوانە هەڵبچێنرێت کە بۆ ئایندەی کۆمەلگان بتوانێت ئاڵوگۆڕێک بە قازانجی ئەم خەڵکی خۆیدا بکات بە بڕوای من خودی ئەم ڕەتکردنەوەیە لە ئاستێکی دیاریکرا و مەحدوودە لە هەمان کاتە هەڵبژاردنێکی سیاسیش بوو هەڵبژاردنێکی سیاسی کە بەشی هەرە زۆری کۆمەلگایەکی چەند ملیۆنی کردی واتە هەڵبژاردننی ڕەتکردنەوەی ئەو هەلومەرجە بوو و ئەمە هەڵوەستێکی سیاسی واقعی بوو مەیلێکی سیاسی واقعی بوو کە نیشانی ئەدا ئەم بەشەریەتە دەیەوێت ئەم بەدبەختیە چینایەتیە دەسەڵاتی ئەم کەمایەتیە سەرمایەدارە ئەگەریش نەتوانێت لەسەر خۆی لابەرێ کۆنتترۆڵی بکە بێمەعنای کە شەق و شڕی بکات ئەمە پەیامێکی زۆر گرنگی ئەو هەلومەرجانە بوو یان ئەو هەڵوێستە سیاسیە جەماوەریە بوو کە ئێمە لە هەڵبژاردنەکانە بینیمان دەبێت چی بکرێت بەرحاڵ زۆر زەحمەتە ئێمە نسخەیەک بدەین بە نسخەیەکی ئامادەکرا بدەین بە خەڵک بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم نەخێرە دەبێت
بەردەوام بێت. ئەم نەخێرە نابێ کورت بکرێتەوە لە شەڕەشەق و جنێو بازاڕی لایەنە جیاجیەکانی لایەنە سیاسی جیاجیەکانی ئەم کەمایەتیە سەرمایەدارە نابێ قەتعاً لەوەیە ڕابوەستێت. ئەبێ ئەم ڕەتکردنەوەیە بە هەمان قووەتی خۆی بە هەمان هێزی خۆی بەردەوام بێت. ئەبێ ئەو بەشەریەتە مامۆستایان فەرمانبەران کارمەندان هەر ئینسانێکی ئازادی خواست دەبێت بڵێ ئێمە ئەو دەسەڵاتەمان ناوێ ئەو هەلومەرجەمان ناوێ ئەو بەدبەختێت چینایەتێمان ناوێ بە شاسوارەوە نامانەوێ بە سەدرەوە نامانەوێ بە هیچ عەبا و بە هیچ میکیاجێکەوە نامانەوێ. ئێمە شایستی ئەوەین وەک بەشەر بژین کۆمەلگای ئێمە کۆمەلگای ئەو کۆمەلگای ئێمە دەمانەوێت کۆمەلگایەکە تێیدا ئازادی و حورمەت و کەرامەت و خۆشبەختی ئێمەی تێدا لە بەرچاو گیراوە. ئەم نایە ڕانەوەستانی ئەم نایە قوڵبوونەوەی ئەم نایە لەباری سیاسیەوە گرنگترین شتێکە کە دەبێت هەڵسوڕاوانی بزوتنەوەی ئەترازی ئەمڕۆی کۆمەلگا وەکو دەستکەوتی نەسڵ و سەرکەوتنێکی سیاسی حسابی لەسەر بکەن چونکە ئەوەی کە کۆمەلگای کورد و کۆمەلگای کوردستان و عێراق و جەماوەری کرێکار و زەحمەتکێش بەم نەتیجەیە گەیشتن و بەم ئاستە گەیشتن و ئەم هەڵبژاردنە سیاسیان کرد لە هەمان کاتدا سەرکەوتنێکی سیاسی هەرچەند مەحدود بوو کە دەتوانێت کاری وەکو سەرەتای سەرکەوتنی سیاسی گەورەتر لە بەرامبەر ئەو کۆنەپەرستی سەر بۆرژواییە داماوەی کوردایەتی و قەومی و ئیسلامی ئەمڕۆی عێراقا چاوی لێ بکرێت. وە پێم وایە بەشێکی تری ئەوەیە شتێک ما بێ سەبارەت بەم نەخێرە کە بەرامبەر بە تەواوی ئەم سیستەمە دراوە ئایندەی ئەم ناڕەزاتیە جەماوەرە بۆ کوێچێت و شتێک ما بتانێت بە گرنگی بزان ئاماژە پێ بدەن فەرموون. من ویسم ئەوە بڵێم کە ڕاستە بەشەریەتی کرێکار و زەحمەتکێش لە چوارچێوەی سیناریۆی هەڵبژاردنە گاڵتەجاڕی هەڵبژاردنە انتخابێکی سیاسی مەحدودی کرد. بەڵام هەنگاوی دووەم ئەوەیە کە هەڵبژاردنێکی سیاسی جددیتری چینایەتی بکات. ئەویشەوەیە کۆمونیزم لەو دەعوای خۆیدا لەسەر ئازادی هەڵببژێرێ لەسەر ژیان هەڵببژێرێ. چەپ و کۆمۆنیزمی ڕادیکاڵی کرێکاری کە هیچ سازشێکی هیچ مساومەیەکی لەگەڵ ئەو بەدبەختە چینایەتیەدا نییە هەڵببژێرێت. بە هەر دەرەجەیەک بەشەریەت لەم ڕۆی عێراق و کوردستانە لەم هەڵبژاردنە سیاسیە نزیک ببێتەوە دەستی بە کۆمۆنیزمی خۆی ڕابگات لە پشتی ڕابەرانی ڕادیکاڵی و ئازادی خواز و چەپی کرێکاری ئەو کۆمەلگایە ڕابوەستێت ئیمکان و دەرفەتی زیاتر بۆ شکستێهێنانی ئەو کەمایەتی بۆرژوازیە ئەو سیستەم و بەدبەختە چینایەتی ئەمڕۆ نزیکتر دەبێتەوە. ئەمە یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کە دەستی بە ئیتحاد و یەکگرتنێکی چینایەتی قوڵتر ڕابگات. هەر ئێستا بەشەریەت بەڕادەی پێویست معتەرزە ناڕازیە بەم هەلومەرجە. ئەم ناڕەزایەتیە ئەگەر ئەو بارە سیاسیە پەیدا بکات لەگەڵ ئەو کۆمۆنیزمە ڕادیکاڵە لە پشتی ئەو ڕادیکالیزم و ڕابەرانی ڕادیکاڵی ئەمڕۆی کوردستان ڕابوەستێت بێگومان جەسارەتی دەستبردن بۆ ژیانی خۆی زیاتر دەبێت جەسارەتی قبول لەکردنی زیاتر دەبێت و ئاسۆی ئەوەی کە چ جۆرە کۆمەلگایەکی دەوێت ئاواڵاتر دەبێت. چونکە ئەگەر ئەم بەشەریەتە ناڕزایەتی خۆی لە ڕێگەی سەدر و لە ڕێگەی شاسوارەکانەوە بەرێتە پێش نەتیجە چەند ڕۆژێکی تر و چەند ساڵێکی تر دو ساڵێکی تر تێدەگات و بۆ نەتیجەیە دەگات هەمان ئەو نەتیجەیە دەگات کە لە هەڵبژاردننی گۆڕانە پێی گەیشت. کاتی ئەوەیە کە لە پشتی ئەم جەبهە ئەم بەرە چینایەتیە ئینسانیە کۆمۆنیستیە ڕادیکاڵە لە هەر شوێنێک هەیە ڕابوەسێت دەستی پێوە بگرێت گەورەی بکات. گەورەکردنی ئەمە یعنی گەورەکردنی ئەم ئازادی خوازیە ئەم جەراعەت و ئیرادەیە بۆ لە دەستگرتنی ژیان و چارەنووسی خۆی. هیچ بزوتنەوەیەک بەبێ ڕابری سیاسی خۆی بە جێگایەک ناگا. ئەمڕۆ پاش تێپەڕینی چەند سێدەهەیەک کاتی ئەوەیە کە لە پشتی ئەو هێزە ڕابوەستێک کار لە سەرتاوە لە دژی ئەم بەدبەختیە چینایەتیە لە دژی ئەم کەمایەتی کۆنەپەرستیە ڕاوەستاوە و قوربانی داوە و لە پشتی خەڵک بووە و
دیفاعی لە دیفاعکردن لە ئینسانیت و ئازادی خوازی کەمی نەهێناوە. ئیبراهیم حسین زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا بەشدار بوون. منیش زۆر سپاسان دەکەم و سپاس بۆ ماندووبوونتان. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.